شوێنێکی مەکانە لە بۆگەسمە بە هەڵمەتەکانیان کردە بەیانی هەرچوار ڕۆژی جێژش بەدایە ئەبین لەوەی کە ئەو ڕێگریەتین یا یانەوەی کە مامایان بێ و دواتریش ئەو پێشنیارە بۆ ساڵی داهاتوو ئینشاءالله. بێگومان قوربانیکردن سنەتێکی گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمووانی هەڵناوە بۆ ئەنجامدانی قوربانیکردن کە خێرترین کارە ئەنجام بدێت لە هەر چوار ڕۆژەی جەژندا. بەڵام قوربانیکردن مەرجی خۆی هەیە کە یەکێ لەو مەرجانەی کە ئەمڕۆ قسەی زیاتر لەسەر دەکرێت لە شەرعا دیاری کراوە کە بێ ئەو ئاژەڵە کە سەر دەبڕێت لە مانگا لە مەڕ لە بزن ئەبێ ساغ و تەندروست بێت. ئاژەڵێک کە ناساغ بێ ناتەندروست بێت دەبێتە هۆکاری سەرچاوی نەخۆشی دروست نییە بۆ قوربانیکردن. ئەوەی کە ڕوونکردنەوەی لەسەردرا ئەمڕۆ لەم دانیشتنەشدا کە ئەنجامماندا پزیشکە بەڕێزەکان باسییان کرد کە لە کاتی مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵدا لە کاتی سەبڕینی ئاژەڵەکەدا ئەبێ ئاگامان لە خۆمان بێ وەگەرنا گۆشت کە کۆڵێنرا ئەو زەرەرەی نییە و ئەو نەخۆشیەش کەم بڵاو بێتەوە. سوپاس بەخوا لە هەرێمی کوردستانە ئەم بابەتە دەستی بەسەردا گیرا و لەژێر کۆنتڕۆڵدایە. لەبەر ئەوە ئێمە گرنگ ئەوەیە بتوانین مەرجە تەندروستیەکانی تێدا بێت چونکە یەکێ لە مەرجەکانەوەیە کوێر نەبێ و ئاژەڵە و شەل نەبێت و گوێقرتاو نەبێ لە هەمان کاتیشدا ساغ و تەندروست بێت لە ڕوو لاواز نەبێ. ئەم مەرجانە هات بێتە جێگا زۆر کەسێک زیاد لە حەدەم بابەتە قوڵەکرێتەوانێ و زۆر بە شێوازێکی ترسناک باسی لێوە دەکرێت لە کاتێکە وەهانیە لە هەموو هەرێمی کوردستاندا 4 حاڵەت هەیە ویش لە دەرەوەی ساری سلێمانیە کە ئەمەش بۆ 4 ملیۆن کەس 4 حاڵە شتێکی وەهانیە کە بڵێ مرۆڤ لێ ترسێ. بەس ئێمە گرنگەوەیە کە ئێمە وەکو مسلمان پابەندی ڕێنمایی تەندروستیەکان نەبین و پاک و خاوێنی خۆمان ڕادەگرین و قوربانی خۆمان ئەنجام بدەین بە تایبەتی هەڵبدەین لەسەر بەرگەخانەکان بێت. ئەگەر لە ماڵەوەش کەسێک ئەنجامیدا بە دەستکێشیان لەدەستا بێ و پاک و تەمیزی شوێنەکە بپارێزن هیچ کێشەیەکی تێدا نییە و خۆی گەورە لە هەموو لایەکی قبوڵکە. بەڵێ ئەو گۆشتانە کە دوای فلتەری پزیشکی ڤێتەرنەری تێپەڕ بووە ئەو گۆشتێکی تەندروستە هیچ کێشەیەکی نییە. ئەو گۆشتێک کە مۆری پێوە بێ هیچ کێشەیەکی تەندروستی نییە. بەڵام کێشە لەوایە لەم 4 ڕۆژە لە جەژنی قوربانی پیرۆزە ئاژەڵێکی زۆر سەرە بڕێ و ئاژەڵە زۆرە هەندێکی بەدەل لە ڕێنمایەکان دەرەچێت کەسێک خۆیەکی ئاژەڵێک ڕێ خۆیەکی هەڵیە بژێرێ بۆیە مامەڵەکردن لەگەڵ گۆشتە زۆر پێویستە بە دەستکێشەوە بێ. لەو کاتێک گۆشتەکە وەرەگری هەتا خیتە ناو منجەڵەکەەوە یان ئەگە کرایە سەلاجۆ بۆ ماوەی 6 ڕۆژێک یان 3 ڕۆژێک بەلای کەمەوە ئەو گۆشتە دوایی کۆمەڵی کردایی تیار وایە ئەمە بێتە هۆی ناوچوونی زۆربەی ئەو ڤایرۆسانە کە ئەگەر هەبێت لەسەر گۆشتەکە. شۆرنەوە خاڵێکی زۆر گرنگە. هەموو گۆشتێک سەرچاوکی کە هاتووە کە بۆ هێناون کەسێک دوای قوربانی بۆ تهێنیان لە بازاڕێکری زۆری نەشۆراوەتەوە. شۆرنەوە گرنگە دواتر خستنیە ناو بەفرگرەوە زۆر گرنگە دواتر کۆڵاندێکی باش گرنگە و ئەو پرۆسەیە ئەو قۆناغانە مامەڵەکردنی بە دەستکێشەوە زۆر گرنگترە. ئەگەر گۆشتەکە دوای بەستن بێت دوای بەستن ناشوێتەوە بۆیە سەرەتا بیشۆرە پاک کەرە و ئەنجا بیخەرە ناو بەستنەوە کە بەسترا لە بەستنەوە کە دەردێنا ڕێک وەرا منجەڵە نابشورێتەوە. ئەو خاڵە کە باسمان کرد یەکەم شت پزیشکی ڤێتەرنەری ئاژەڵەکەت بۆ بژێرێ مەرجە تەندروستەکانی تیابێ دواتر مامەڵەکردن بە دەستکێشەوە. زۆربەی خاوەن ئاژەڵەکەش تۆزێک زانیاری هەیە کەم ئاژەڵە تەندروستە 7 بۆ 80 تەندروست دەرەچێ ینی کۆمەڵی زانیاری هەیە نەخۆشەکە دیارە لەڕە کزە نالەوەڕێ کۆمەڵێک خاڵی تایە بۆیە بەکارهێنانی دەستکێش زۆر گرنگە بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشەکە. ئێوە بڕیارێت پێویست بە فتوا شەرعی ناکە پزیشکی ڤێتەرنەری بڕیارەیە کە ئەگەر ئەم نەخۆشیە هەبوو چکە بەڕاستی وەکو تۆزێک شارەزایی هەیە ئیسلامی فیرۆز هێدلاینی پێ تەفاسیلی پێ ناڵێت ئەڵێ ئاژەڵەکە نەخۆش نەبێت.